خوێنەی دواتر مامۆستا زیادە سعات ڕێز و خۆشەویستیی زۆرم بۆی هەیە تاوان یەکێکە لەو دەنگانەی کە دووبارە نابێتەوە هیوادارم کە بتوانین بەرهەمی دیکەی لێ ببیستین لە زاری خۆیەوە بە دەنجی خۆی چکە ئێستاش بەردەوامە لەوەی کە بەرهەم بداتە هونەرمەندانی دیکە و زۆر دڵخۆشم بەوەی کە چەند جارێک لە ڕێی کۆمەڵێک هاوڕێەوە ڕازیبوونی خۆی یاخود سەرسامی خۆی بە کارەکانی من پیشان داوە ینی بۆ نمونە چەند ئەزمونێکی میدیاییم هەبووە لە ڕێی کۆمەڵێک برادرەوە وتوێتی دەرباز ئەو بەرنمەی زۆر جوان پێشکەش کردووە یان دەرباز و ڕووماڵی زۆر بە جوانی کردووە یان ئەگەر تێکستێکم کرابێ بە گۆرانی دووبارە وتوێتی بەبێەوەی هەندێک جار بەبێەوەی بیشی زانی بێدە و تێکستەهی منە بەر لە بڵاوبوونەوە کە گوێی لێ بۆ توێتی و تێکستە زۆر جوانە هیچ چێ نووسویەتی و ئەو کاتی کە گۆڤاری بابیلۆن مەگەزینیشمان دەردەکرد شانسیەوەم هەبوو جارێک بە تەلەفۆن قسەی لەگەڵ بکەم چکە دوای 10 ساڵ یەکەم هەفپەیڤینی مامۆستا زیادە سعات و کۆتا هەفپەیڤین بوو تا ئێستا هیچ هەفپەیڤینێکی دیکەی هیچ چاوپێکەوتنیشی دیکەی لەگەڵ نەکراوە ئەوە ئێمە کردمان لە گۆڤاری بابیلۆن مەگەزین هەتا لەسەر کەڤەرەکەش لەسەر بەرجی گۆڤارەکەش داماننا زیادە سعات دوای 10 ساڵ بۆ گۆڤاری بابیلۆن مەگەزین دەدوێت ڕێز و سڵاوم بۆی هەیە هیوادارم تەندروست بێت و هیوادارم بێبەشمان نەکات لە بەرهەمە جوانەکانی خۆی